وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستان هۆشداری دەداتە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی دەرزی تێکەڵا. وتەبێژی ئەو وەزارەتەش ڕایدەگەێنێت هەر دەرمان و چارەسەرێکی پزیشکی زانستی نەبێت مەترسی لەسەر نەخۆش دروست دەکات. هاوکات بە پێویستیشی دەزانێت هاوڵاتیان ئەو دەرزیە بەکار نێنن کە لە نۆڕینگە لاکۆڵانەکان بەکاردێنرێت وەک ئازارچێن و چارەسەری نەخۆشی. داوا لە هاوڵاتیان دەکەین ئەوانیش خۆیان بە دوور بگرنەوەی کاتە سەردانی شوێنێکی وا دەکەن داوای ئەوە بکەن دەرزی تێکەڵ بکرێ یاخود ئەو کەسانێک کە ئەو کارە دەکەن بۆ نمونە لە کلینیکەکانی لاکۆڵانان کە ڕێگەی ئەویان پێدراوە دەتوانن هەندێک جۆری دەرزی بەکاربهێنن یاخود ئەو جۆرە دەرمانانەی کە بەپێی ڕێنمایەکان ڕێگەیان پێدراوە ئەوانیش نابێ ئەو کارە بکەن کەوا هەندێک جۆر دەرزی تێکەڵ بکرێتن چونکە کاتێک کە دەرزیەکە لەلایەن پزیشکەوە نووسرابێتن بۆ هەندێک لەو جۆری دەرزیانە دەکرێتن کارمەندێکی تەندروستی دەکرێت پەرستارێک بەکاری بهێنێتن بەڵام نەک بەو شێوەی کە تێکەڵی بکەن. وتەبێژی سەندیکای کارمەندانی تەندروستی دەڵێت چەندین جار داوامان کردووە ئەو دەرزیە بۆ نەخۆش بەکارنێنرێت چونکە هیچ بنەمایەکی زانستی نیە و با گوێرەی یاساش دەبێت نۆڕینگە لاکۆڵانەکان تەنها 18 جۆر دەرمان بە نەخۆش بدەن. دەرزی تێکەڵەش لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ڕەت کراوەتەوە. دیارە ئەمە وەکو ڕێنمایی وەکو لیژنەکانی بە دوواداسوونی خۆمان پێمان باشە بە هیچ شێوەیەک هەر بنەمایەکی زانستی لە تێکەڵکردنی دەرمانەکان نەبێت بەکارنێنێ. بۆیە ئێمە ڕێنماییمان بۆ ئەوەیە کارمەندانی تەندروستی ئەو شێوازانە بەکارنێنن کە لەگەڵ بنەما زانستیەکان و توانای زانستی کارمەندانی تەندروستیان ناگونجێت و نابێت بە هیچ شێوەیەک ئەو شێوازانە بەکاربێنن کە تەقلیدی و کلاسیکیە ڕۆژانە لە ناو نۆریگەکان لێرە و لەوێ بە شێوەیەکی ناتەندروست بەکاردێن. با گوێرەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی زیاتر لە 4000 نۆڕینگەی لاکۆڵان لە هەرێمی کوردستان بوونی هەیە و وتەبێژی ئەو وەزارەتەش دەڵێت دەرزی تێکەڵا تەنها لەو نۆڕینگانە بە نەخۆش دەدرێت وەک چارەسەرێکی پزیشکی ئازارشێنی کاتی و هیچ سوودێکی پزیشکی بە نەخۆش ناگەێنێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.